بە هەرەوەزی لە گوندەکەیان کار دەکەن و ئەوەی حکومت بۆی نەکردوون بە پارەی خۆیان خەریکە دەیکەن. ئێرە گوندی شێخباخە لە سنووری ناحیەی سوورداش ماوەی 10 ساڵە داوا لە حکومت دەکەن ڕێگەکەیان قیرتاو بکرێت و کارەبا بگێنن بە گوندەکەیان، بەڵام دوای بێهێوابوونیان لە حکومت ئێستا لەسەر گیرفانی خۆیان خزمە گوزاریەکان بۆ گوندەکەیان جێبەجێ دەکەن. وەکو پێویست هیچمان بۆ نەکراوە ئەمە گوندی شێخباخە سێکانیانیش لە تەسوێ و تاپۆیە ئەڵێ سێکانیانی شێخباخ ناڵە شێخباخی سێکانیان کارەباکە 3 کیلۆمەتری ماوە. ئێمە 10 ساڵە خەریکین، ئەمرەکەی دەرچووە دەرخستەی بۆ کراوە، بەڕاستی خەمساردی شێخ سالاری تایە لێرەوە کتاب ناکا لە وەزارەت لە هەولێر بۆمان جێبەجێ بکەن. هاتووە بە دزی ئێمەوە کەشفی ناردووە وەڵام دستانان ماڵی لێ نییە، قوربانیەوە بۆ باخچەیەک بۆ هەدیقەیەک دەوڵەمەندێک بێ ئیمەنسوولێک بێ کارەبا و ڕێگاوبانی بۆکەن، بەڵام ئێمە بۆ ناکرێت. وەکو پێویست ئەم حکومەتە هیچی بۆ ئێمە نەکردووە. اینجا نازانم ئەبێ خراپی ئێمە بێیان خراپی حکومەتە، بەڵام با بزانن چی بچێنن هەر ئەوەیە درونەوە 4 ڕۆژیکە. قوربان لە بەشی تەلانیەوە ئێستا تا بەشی تەلانی هاتووە خزمی تەلانی ئەلانە بیەن 1200 مەترە بەیلمان کە عامودی لێ بچەخێنە 1200 چەندیان پێ ئەبڕیە بۆ ئەوە عامودەمان بدەنێت چییە؟ گوندی شێخباخ و سەرمۆرد دوهەمین گوندن لە سنووری سەرگەڵوو کە 80 کیلۆمەتر لە سلێمانیەوە دوورە. هیچ خزمەتگوزاریەکیان پێ نەگەیشتووە. ئەوان دەڵێن دۆڵی جافاتی لانکەی شۆڕشی کۆن و نێبووە، بەڵام ئێستا بە تەواوی فەرامۆش کراون. ئەگەر بە شۆڕش و کوردایەتی بێ ئێرە پایدەختی کوردایەتی بووە، ئێرە پەناگەی پێشمەگە کۆنەکان و تازەکان و شۆڕشی کورد بووە. ئەگەر بە هاوڵاتی بوونیش بێ و ئێمە بەخوا کوردستانین و عێراقین مێرگەپان بڕابکە ئێرە لە مێرگەپان خۆشترا بەدە بەداخەوە لەبەرە ماڵێک مەسوولێک بینایەکی مەسوولێ بە یاسا ئێرە مێرگەپانی دووەم بوو، بەڵام بەداخەوە لە هەموو ڕوویەکە ئەم ناوچەی ئێمە فەرامۆش کراوە. بۆ پێ دەڵم ئێرە پەناگەی پێشمەگە دێرینەکان بووە، ئەم بتوانێت کە تۆی بینی هەمووی ماڵەکی تیا بووە بە وجدانەوە لەم بە فعلی لەم ماڵ نەبووە، هەموو ڕۆژە پێشمەگە میوانی نەبێ. ئەو حاجی کە تۆسان مقابلەکرد مەردار بوون لێرە کەم ڕۆژە بۆ حیوانات سەر نەبرن بۆ پێشمەگە بۆ مەسوولەکان. شوێنی پەڕینەوەی پێشمەگە گەلمان و کوێستان لێرەوە بووە. ڕەمان بوو هیچمان نیە بۆمان بکە حکومەت گەلێ بە سیاسەت و کوێرەوەرین لە دنیاەدا. هەر سوێمان بۆ چۆڕە ئاوێکی سار نێبێ خۆینەوە هەتا کرۆی بەفر دەگاتە ئێرێ دەست بەجێ دەچێتەوە. جاوەرە نە کارەبات هەبێ نەیستوێ ئەلە مێژدانیشی رێ وەلا رێخوا ئاگای لێ 12 مادەهات مارەکەمان گەورە بوو 12 سێزدەیان بۆ من دەنارکەنانی کێشیان بۆ بکەم و چاو کێشیان بۆ لێنێم شەوینی شەو هەردەسان بە چیلکەوداری ئاگر و کێشم بۆ لێدەنە برا ئێمە پێمە ئای بە وابری هەستاوم هەموو جارە چلنانم کردو ئەنجا چوومەوە بۆ کوونەبەرنان بۆ پێشمەرگا لەوەدام ناوە چل تاکەنان و ئەنجا چوومەوە بۆ کوونەبەرنان بە ترسە تا کردومە و ڕۆشتومەتەوە سەد تۆپی ئەلەوێ پێوە ناوی بە کوێرەوەری بە سیاست نەبەخوای بە ئێرەدا نایەن بە ئێرەدا نهاتوون نازە ناین تخۆنمان ناکەون هەرچی جاخشەتی نەکرد بێ نای. گوندنشینەکان دەڵێن بەرپرسان تەنها لە کاتی هەڵبژاردندا بەڵێن دەدەن، بەڵێنەکانیشیان تا ئێستا هیچی جێبەجێ نەکراوە. ئێستاش بە هیمەتی دانیشتوانیان خۆیان گوندەکانیان بە ئاوەدانی هێشتۆتەوە. ڕامیا عوسمان کەناڵی پەیام گوندی شێخباخ ناحیەی سوورداش.